گۆڕانکاریەکە چۆن دروستە بێ ئەگەر تۆ خۆت نەبووبی بە ئامەری گۆڕانکار تۆ چۆن نەبووبی بە دکتۆر ئەتوانی ممارەسەی طب بکەیت تۆ نەبووبی بە بەنات چۆن خەڵک دەتوانێت سقت پێ بدا و کابرای مقاول و مهندس بێنە خەریتێکت بخاتە بەردەست بڵێن دیوارانم وا بۆ دروست تۆ نازانی کۆڕنیشە چۆن دروست دەکرێت چۆن نتوانانی لە خۆتۆ دروست تۆ فتوا نازانی فتوا بۆ خۆی چییە و ڕکن و ئەرکانی چی و عیلمەکەی چ چۆن خۆتۆ بووی بە مفت تۆ کاری سیاسیش نازانی یا کارێکی فکری سیاسی و جەماعی نازانی تۆ هەروەزانی هەرەوەندەی پاریان دەکۆپیتە و بیدەی بەهێکی تر و ئەویش لەو لاوە بڕوا بیخوا بڵێ وەڵام من ئەمەم دەم بەرەکەوێ ئەوەش هەر عیلمێکی ترە ئەوەش هەر جێی سەقافەتێکی خەڵکێک داوای کرد تەزکیەی بکەین وەڵا ئەوێ پارەکەوە کاتەوە بۆ مجاهیدەکانی خوارەوە هەر بەم مەجهولێتیە بەڵێ بارپارەی بۆ کۆکەنەوە خەڵکێکی داما و قوڕ بەسەر لە کرێکاری خۆی لە ئەو دەستپاکردنەوە هاتەوە پارەکەی کردە دەستێ و پارەکەیان گیاندەوە وێکێکی تر ئەفەندی دەستی بە سمێڵی هێنا وتی کاکە منیش ئەوەندەم بەرەکەوێت ئەوزانە پێشمەرگەی ئەیلولە ئەوزانە پێشمەرگە سەرەتایەکانی یەکێتیە لەو گەندەڵیە بەر ئەویش کەوتوێویش وەڵا ئەوەندەم بەرەکەوێت ئەمە قوتی خەڵکە هەمووی کۆکراوەتەوە لەبەر خاتری کەسانی شتر کۆکراوە ئێ باشە نابێزانین دەسمان سووکە جاریش کەس نەسووتێتەوە ئەو بۆ ئەم قسێژەکەم ئەخیرەکەشی هەر بەمە دێنم چونکە کابرایەک پیا بووە لە وەڵام من کاکە پارە کۆکەمەوە لە ئەوروپای نێرمەوە بۆ کاکسەیدی ئامۆزای مامۆستا ئەی باشە در کاکسەید ئامۆزای خۆمە و لەو جیهادیە و لە خوارە باشە پەیوەندی بۆچی بە خۆمە نەکردی باشە بۆچی توی تەزکیە کردی باشە چۆن بە تۆی و تۆ بۆم کۆکەڕەوە ئەی تۆ چۆن لەم دنیاە کۆیەکەی تۆ لە وڵاتە مخابراتیە ئێمە پارەمان کۆ کردەوە بۆ سەرفترە و کتێب گرتیانی ئەی باشە تۆ بۆچی ناگرن ئەی بۆ کە ئەوەندە ڕۆستەی نزاڵی مهمی حسابان کرد کە تەوزیع ناکەیت و بڵێ من فڵانی کوڕی فڵانەوە ڕقم تەلەفۆنمەوە هەموو شتێک لەبەرەوە برانی بەڕێزم تکاکەم لەم گەڕانکاریەشە دیسان دەستمان نەسووتێتەوە حەجمی ئیشەکانمان گەورە ئەبێ یەکێ تەماع لە ژوورەکەکە یەکێ تەماع تا هەر لەو جارە دێتە ژوورە لینکێ فڕێدا و ڕاکە هەڵە قویزە بەدە کەزەی خوێنێتەوە کەی داوەیە تۆ لینکێک کە دروست کردو خەڵک نەتوانێت بێ بیخوێنێتەوە تەشجیع ببی لەسەرەوە با بە خەڵک خۆ جۆرەکە نیەتەوە جیای بۆ ڕاگری و بێ بە دوای خەڵک ئاخری بەش تەشکێ و تەجربە زمانێتی قابلە دیسان دەستمان بچێتەوە بەسەر کۆمەڵە گەندەڵی ترا بڕوا وڵا لەوێ کاکسەید کاکە منی تەزکیە کردە پارە کۆتم ئەی ئامۆزاکەی خۆی بۆ تەزکیە نەکردە باشە برای خۆی بۆ تەزکیە نەکردو هەر لەم ئەوروپایە هەر ئەهلی دین و غیرەت و ئیمان و ئیسلامەتیش لەبەرەوە برایانی بەڕێزم یەکێک فێر بووە لە وەڵام من کاکسەید تەزکیەی کردوم وتێتی پارە کۆکەرەوە یا ئەبوو عەبدوڵای شافعی تەزکیەی کردوم وەڵە پارە کۆکەرەوەی نەرین بۆ ئەو برانە قەت شتی وا بە مێشتانانەیە خۆشتان هەڵ نەخەڵەتێنن هیچ کەسێکی مەجهولی چونکە ئەمە کارێک نییە هەروە بە ئاسانی بەسەرەوە خەڵکی ئابازدا و بڕوە لەبەرەوە تکاکەم خاستن خەڵکێک کاسی پێ کردووە وتومانە کاتە ژوور شی نەکەین ئەلحەمدولیلا کرا کاتە کتێب چاپەکەین ئەلحەمدولیلا ڕۆی وتمان پارەی سەرفترە کۆکەین و کۆکرایە و گەیشت بە شوێنی خۆی کاتەوە خوشکە ئەمەلیاتەکرێ و پارەی بۆ کۆکەین و گەیشت بوو کاکیشی ترمان هەیە پێی فەرموو هاتە پێشوە لەبەرەوە خەڵکێک وازانێ ئیتر ئەم کۆکردنەوەی پارەوەڵا دەرفەتێکی گەورەیە بین ئێمەش دیسان کاکە با بە خەڵک بڵێن پارە کۆکەین جا کابرا هاتووە بە هەندێک براژەڵێ خوا پارەمان بۆ کۆکەنەوە لەو ژوورە بۆ کڵاوەمان بۆ نەیتە سەر لە زمانی مخابرات ئێمە نەزانین تۆ چی و چ کارەی